وتیان ئەی عیلم ئەگەر تۆ دیار نەمێنی لە کۆ دەستەکەوی وتی لە مزگەوتەکان دەستەکەوم وتیان پارە ئەی ئەگەر تۆ نەبی وتی لە بازاڕەکان دەستەکەوم وتیان حەیا ئەگەر تۆ بڕۆی لە کۆ دەستەکەوی وتی من بڕۆم ناگەڕێم و دەست ناکەو حەیا دەست ناکەوی ئەگەر بڕۆ بۆیە فەرموویانە إذا لم تستحي فاصنع ما شئت دو معنای هەیە ئەگەر کەسێ حەیای نەبوو چییە کا بابکە ئەمە وەعیدە لە خواوە ئەمە هەڕەشەیەکە لە خواوە اعملوا ما شئتم خوا فەرمێ کردەوە بکەن چیەکەن بکەن بە کەیفی خۆتان بەڵام لە قیامەتە جەزاکەی ئەبیننەوە کەسێ حەیای نەبوو چی بڵێ ئەیکا وإذا لم تستحي فاصنع ما شئت ئەگەر کردارێک یا وتنێک حەیای تیا يعني حەیای تیا بوو يعني حەڵال بوو ئەوە بیکە فاصنع ما شئت مەترسە بیکە